دکتۆر سەرەتا دەمەوێت بە وێنەیەکی گەورەی با بڵێن ناوچەکە دەست پێ بکەم. دەمەوێت بزانم ئەم بارودۆخەی ئێستا پێت وایە ببێتە گۆڕانکاریەک یعنی لە سیستەمی ناوچەکەدا بەگشتی؟ بەڵێ کاتتان باش، بەڕاستی ناوچەکە ماوەی 2-3 ساڵە لە پرۆسەیەکی گۆڕاندایە و هاوسەنگی هێزەکان بە تەواوەتی لەو ناوچەیە گۆڕاوە. ئەو بڵێن ئەو هیلالی شیعیەی کە باسی دەکرا ئێستەوە ینی لە دوا ئەڵقەکانی خەریکە لە نێو دەچێ. ئیسرائیل بووە بە هێزی هەرە بە گەورە و بەتوانە لە ناوچەکەیە. کاریگەری هێزە هەرێمیەکان بە تایبەتی ئێران و ئەوانە زۆر پاشەکشەی کردووە و ئێستا پێم وایە ئەم شەڕەی ئێستا ئەنجامەکەی ئەوە دەبێت بە هەر شێوەیە کۆتایی بێبێ، مەسەڵەن بە ئاگربەستێک یان بە جارێکی تر و توێژ بە تایبەتی لەگەڵ ئەمریکایە، چکە ئێمە دەزانین لە کۆمەڵێک مەسەلەی سەرەکیدا ئیسرائیل و ئەمریکا هەمان بیر و بۆچوونیان هەیە لە شەڕەکەدا، بەوەی کە ئێران نابێ ئەتۆمی هەبێ، کە ئێران نابێ وەکو دەڵێ ئەوەی موشکی دوورهاوێژی هەبێ، کە ئێران نابێ ئەو پرۆکسیەکانی بمێنێەوە سەقامگیری ناوچەکە تێکدا. بەڵام لەوەی کە لەبارەی گۆڕانکاری ڕژێمەوە ئیسرائیل زۆر بە ڕاشکاوی باسی دەکا، بەڵام ئەمریکا یەک دوو بۆچوونی جیاوازی و تووە جارێک داخوازی دەکە، هەرچەندە داخوازێکە ڕەوایە کە دەڵێ ئەمە خەڵکی ئێران دەبێ بیکە. ئەمریکا ئەوێ ئەمە بڕیاری خەڵکی ئێران بێت. تۆڵی لەوە نەکرۆ کە هاوکاری خەڵکی ئێران ئەکا، بەڵام داوای لە خەڵکی ئێران خۆی کردووە کە چارەنووسی خۆیان دیاری بکەن. بەڵێ لەمەدا ئیسرائیل دەیەوێت زۆر چالاکانەتر بەشداری بکات لەم گۆڕانکاریە. ئەمریکا دەیەوێت وەکو دەڵێ کارەکە تەواو بکە، ئەو جا خەڵک هەڵسێ و بۆ خۆی دەسەڵات بگرێتە دەست. ڕەهەندێکی تر هەیە زۆر کەم باز دەکرێت، ئەوش ئەوەیە یەکێک لە فاکتەرە گرنگەکان پاشەکشەکردنە بەهێزی چین لە ناوچەکەدا، بە تایبەتی لە ئێراندا وەکو هاوپەیمانێکی ئێران لەلایەنی جیۆپۆلیتیک و لەلایەنی ئابوووریەوە. ئەو نەوتە هەرزانەی کە چین لە ئێران دەستی دەکەوێت، ئەمریکا دەیەوێت ئەمانە هەمووی وەکو دەڵێ کۆتایی پێبێنێ. ئەمەش بەشێکە لەو ململانێ جیهانیەی کە لە نێوان ئەمریکا و چینە هەیە بۆ ئەوەی چین نەبێ بە ئابووری یەکەم لە دنیادا. بەشێکی تری ئەوەیە، ڕەهەندێکی ترشی ئەوەیە زیاتر گۆشەگیرکردنی رووسیا، چکە ئێمە دەزانین رووسیا و چین و باکووری کۆریا ئەمانە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان هاوپەیمانی ئێرانن، بەڵام هیچیان ئامادە نین وەکو دەڵێ بەشداری شەڕێک بکەن بۆ ئەوەی ئێران بپارێزن. بەڵام ئێران مەسە بۆ نمونە رووسیا درۆنی لە ئێران دەکڕی بۆ ئەوەی شەڕی ئۆکرانیای پێ بکە، هەتاوەکو خۆیان نهێنەکانیان زانی و ئیتر بۆ خۆیان دروستی دەکەن. و ئەوەی کە لە بۆ شەهر ئەو ناوەندە ئاتۆمیەی کە بۆ مەبەستی ئەوەی کە کارە باوشتیوە ئەوانە وەکو ڕووسەکان دەیانەوە بکەن، واتە ئێران کۆمەڵێ بەرژەوەندی خستۆتە بەرامبەر چین و ئەوانە. بەڵام ئەوەی پەیوەندی بە ناوچەکە وایە، یعنی پێم وایە گۆڕین یا لاوازکردنی تەواوی ڕژێمی ئێران لە ڕنگ بێ بە بۆچوونی من لە شەڕی ئازادکردنی کوێت کاریگەریەکانی زیاترە بێ لەسەر ناوچەکە. باسی شەڕی ئازادکردنی کوێتەکەی ئێمە بینیمان لە شەڕی ئازادکردنی کوێت لە 1990 یعنی لە دوای ئەوە ڕژێمی سەدام هەتا ساڵی 2003 توانی پەرە بەخۆی بدا، بەڵام لاواز بوو، ینی ڕژێمێکی لاواز بوو، بە تەواوەتی لاواز بوو. لە ئەنجامدا کورد توانی
دەرفەتەکە بخۆزێتەوە یعنی لە ناوچەیەکی کوردستانی ڕزگار کرد و چۆنەڵی پارێزراو بوون لە ناوچەکە و حکوومەتیشیان پێکێنا لەوێ هەتا ساڵی 2023 ئەوجا با بڵێن حکوومەتەکە بوو بە فەرمی و با بڵێن فۆرمێکی فەرمی دراپێ. ئایا لە حاڵەتێکی لەو شێوەیە ئەگەر لە ئێران دروست بێ ئەگەر ڕژێمەکەش نەگۆڕێ بەڵام گومان لەوە دانیە ڕژێمەکە ئەگەر نەشگۆڕێ ڕژێمێکی زۆر لاوازە بێت ئایا کوردەکان توانن کورد لەو ناوچەیە با بڵێن هەمان ئەزمموی با بڵێن هەرێمی کوردستان دووبارە بێتەوە لەوێ؟ بڵێ بە شێوەک لە شێوەکان پێم وایە بڵێ دەتوانێت بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئێستا یا بارودۆخی کورد بە گشتی لە ناوچەکە و لە جیهاندا زۆر جیاوازە لە ساڵی 1991 لە ساڵی 1991 ینی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان لە وەکو دەڵێ لە تونێلێکی تاریکدا بەرەو جینۆسایدکردن دەچوون ڕزگاریان بوو و زۆر کەم کەس باوەڕی بەوە هەبوو کە خەڵک کورد بتوانێت ناوچەیەکی زۆر بچووکیش ئازاد بکاو تێیدا بمێنێتەوە ئەوانە بەڵام ئێستا بارودۆخەکە زۆر جیاوازە لەلایەکەوە دوو ناوچەت هەیە یا دوو بەشی کوردستانت هەیە بە شێوەیەک لە شێوەکان بەشێکی وەکو ناوچەیەکی فیدرالی لە ژێر دەستی کووردا خۆیدایەتی و بەشێکی تریشی ئەوەی ڕۆژئاوای کوردستانە بە هەمان شێوە دەسەڵاتێکی کوردی سنووردار لەوێ هەیە و پرۆسەیەکی ئاشتی لە تورکیا بەڕێوەیە هەرچەند لەسەر ناوەکەی و لەسەر ناوەڕۆکەکەی ڕەنگ بێ قسەی زۆر هەبێ و ئێرە جێگەی باسکردنی نەبێ ئەمە لایەنێکە واتە تۆ بارودۆخێکی زۆر جیاوازت هەیە لە لایەکی ترەوە هۆشیاریەکی نەتەوەی ئەمڕۆ لەگەڵ 1991 زۆر ینی زۆر جیاوازە زۆر بەرسرە ئێستا و ئەو دیاسپۆرا مەزنەی کە ئێستا لە دنیادا کورد هەیەی و دەتوانێت کاریگەری لەسەر ڕووداوەکانی هەبێت زۆر گەورەترە و ئەو هێزانەشی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەزممویان زیاترە ئەزمموونێکی زیاتریان پەیدا کردووە لە ماوەی 35 ساڵی ڕابردووە چی لەوەی کە لە باشووری کوردستان ڕوویداوە و چی لە ڕۆژئاوای کوردستان ڕوویداوە ئەمانە هەمووی ئەزمموی کەڵەکە بوون و بە هەموو پێوەرەکان دەبێ بەرپرسانی حزبە سیاسیەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کەڵکی زۆری لێوەربگرن ئەو هەڵانەی کە لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان تێکەوتون تێی نەکەون و کاتێک کە چوونەوە ئەوێ بە شێوەیەکی وا بە تایبەتی ئێمە ئەو تایبەتمەندیەشمان لە پێچاو بێ کە لە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە بزوتنەوە و چالاکیەکی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ڕووناکبیری ژینگەیی زۆر بەهێز هەیە و ینی ئەو ئاستە بەرزەی کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەتوانێت یارمەتی دەرێکی زۆر باش بێ بۆ حزبەکان بۆ ئەوەی کە بتوانن هەم پارێزگاری لە دام و دەستگاکانی دەوڵەت بکەن وەکو کوردستان هەمووی تاڵان نەکرێت و وەکو باشووری کوردستان هەمووی تاڵان نەکرێت و وێران نەکرێت هەم بتوانن پەرەی پێ بدەن و ئەمانە لەبەرەوە پێم وایە لەم دیدەوە من وای دەبینم کە زۆر گرنگە بە تایبەتی ئێمە ئەوەش ببینین ڕاستە چوار لەو هینەی کە بە دەوری کووردا هەیە چوار یاریکەری سەرەکی هەیە بەڵام دوانیان سەرەکین ئێران و تورکیایە عێراق و سووریا وەکو دوو دەوڵەتی تازە و دەق نەگرتو ئەوانە بەڵام ئێران و تورکیا ئەمانە دەوڵەتن مێژوویەکی دوور و درێژیان هەیە مێژووی ناوەندگەرایی لە دەوڵەتەکەیە مێژوویەکی هەیە لەبەرەوە ینی شکانی ئەو ئەڵقەیەش لەو کەوانەی بە دەوری کوردایە کاریگەریەکی زۆری هەبێ هیوادارم کە هێزە سیاسەکان بتوانن بە شێوەیەکی زۆر ژیرانە مامەڵەی لەگەڵا بکەن و ئەنجامی باشی لێ بەدەست بێن. دکتۆر دەمەوێت پرسیارێک لەسەر هەرێمی کوردستان بکەم ئێمە دەزانین ئێستا هەرێمی کوردستان ینی نەک هەرێمی کوردستان با بڵێن بەگشتی عێراق کەوتۆتە نێوان ئەم شەڕەوایانی چۆنەڵی مرکزی گواستنەوەی موشک و پێکدادانەکانە لەوێ بەڵام هەرێمی کوردستان بە تایبەتی تۆ لەلایەک ئێرانە
لەلایەکیش حەشدی شعبیە، یعنی ئێمە ئەوە بزانین کە حەشدی شعبیش هەندێک لە گروپەکانی ناو حەشدی شعبیش هاوپەیمانن لەگەڵ ئێرانە، ینی مەترسێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان ئێستا دروست بووە. ئایا هەرێمی کوردستان لەم کاتەیە پێویستە چی بکە؟ داوای هاوکاری لە عێراق بکە یا خۆی دەتوانێت خۆی بپارێزێت؟ نەخێر، داوای هاوکاری لە عێراق بە هیچ شێوەیەکی ئەنجامێکی نییە. ئەوەی کە لە دوای 16 ئۆکتۆبری 2017ەوە ئەو هێزانەی حەشدی شعبی کە هاتن ڕۆژئاوای بڵێن هەرێمی کوردستانیان خستە ژێر دەست خۆیانە، ئەو ناوچە کوردستانیانەی لە دەرەوەی هەرێمن، واتە کوردستانیان خستە نێوان بەرەیە کە لە ڕۆژئاوایەتی لەگەڵ لەو لاشەوە لە بەرەی ڕۆژهەڵاتیەوە ئێرانەکە بە هەردوو لە یعنی فشار لەسەر کوردستانەکەن. و ئێمە دەزانین لە 16 ئۆکتۆبرە قاسمی سولەیمانی سەرکردایەتی ئەو هێزانەی دەکرد کە ئەو ناوچە کوردستانیانەی لە دەرەوەی هەرێم بوون گیرادەست. واتە ئەو حکوومەتەشی لە بەغدایە دەستی ناڕوا بەسەر ئەو هێزانەیە، و ئەگەر دەستشی بڕوا نازانم تا چەندێک ئەو دەتوانێت مەسەن کاریگەری هەبێ. بۆ نمونەوەکو ئەمڕۆ حکوومەتی لوبنان بڕیاری داوە یا چەند ڕۆژێکە بڕیاری داوە، بەڵام ئەمڕۆ خستێ بواری ژیانەوە کە چالاکی سەربازی حزبوڵڵا ئەگەر بەهێزیش بێ لە نێوە. بەڵام لە عێراق شتێکی وانە و داخوازیەکی وانە، چکە ئەوەشی ئەمڕۆ لە دەسەڵاتە ئەو بە فەرمایشتی ئێران لە دەسەڵاتە، ئەو ناتوانێت لە قسەی ئێران دەرچێت. ئێرانەکان ڕاستە دەڵێن ئێمە نین و چیوانە، بەڵام هیچ هێزێکی ئەوانەی حەشدی شعبی و ئەو میلیشیانەی کە ناو لە خۆیانە نەن بەرەی مقاومە و ئەوانە ناتوانن بەبێ فەرمانی ئێران یەک ئەوە بۆتە. عێراق دەبێ بە ناوەندێک، بۆ نمونە هەندێ لەو درۆنانەی یان ئەو موشەکانەی گیراونەتە عەرەبستانی سعودیە، ئێستا عەرەبستانی سعودیە دەڵێ لە عێراقەوە بووە. هەوڵێ درا بۆ ئەوەی لە دژی کوێتیش، بەڵام وەکو خۆیان دەڵێن گوایە لە بەسرە شکستیان بەو هەوڵە هێناوە. و ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق بڕیارێکی داوە گوایە لە ئەوەی کە دەشتی نەینەوای پێ دەڵێن، و زۆربەی ئەو درۆن و موشەکانەی کە دەگیرێنە هەولێر لەوێون. ئەمڕۆ گوایە ئەو ناوچانە لە هەندێک لەو ناوچانەیە سوپای عێراق بڵاو کراوەتەوە بۆ ئەوەی ڕێگری لەوە بکە. لەبەرەوە عێراق ناتوانێت ئەگەر پاتریۆتی ئەمریکا و ئەوانە نەبووایە تا ئێستا نزیکەی 80 درۆن و موشەکەتێک شکێنراون. بەڕاستی بارودۆخی کوردستان زۆر خراپتر. بەڵێ باشە، کوردستان گەڕمەوە سەر پرسیارەکەم دکتۆر، هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان لەم کاتەیە پێویستە چۆن مامەڵە بکەن؟ وەڵا بارودۆخێکی زۆر سەختە، ینی پێم وایە زۆر ئەستەمە ئەگەر مرۆڤ خۆی بخاتە جێگەی ئەوانەوە دەبێت چی بکەن چی نەکەن. بەڕاستی کۆمەڵێ شت ئەوان دەیانتوانی بیکەن، بەڵام بەداخەوە هەر نەیان کرد. بە تایبەتی ئەو یەک ریزیە و یەک دەنگیە و ئەوەی کە ئێستا هەموو کەسێک تەنانەت ئەوانەی لە بەغدان و ئەو حەشتی شعبی و ئەوانە ئەو یاریە دەکەن کە ئازانێت تۆ دوو بەشی ناکۆک کە یعنی تەنانەت هیچ بەرژەوەندیە باڵاکانی گەلەکەت و نیشتیمانەکەت واد لێ ناکە کە تۆ تەنازل بۆ یەک بکەیت و واز لەو ڕقوتینەیە بێنی، واز لەوە بێنی ببی بە بەشێک لەو بەرانەی بە تایبەتی ئەو بەرەی کە لە دژی هەرێمەکەت کاری زۆر دەکا. لەبەرەوە ئەو لاوازیەی ئێستا لە کوردستانە هەیە، بۆ نمونە ئەبێ بە ساڵۆنیوە حکوومەتێک هەڵبژاردن کراوە، حکوومەتێک دانەمەسراوە، پەرلەمانێکت هەیە بۆ خۆی لە ماڵەوە هەموو ئەندامەکانی دانیشتوونە، هیچ کاریگەرێکی نییە و هیچ بڕیارێکی نییە و هیچ دەنگێکی نییە، و دەسەڵاتێکی کاربەڕێکەرت هەیە کە لە سیستەمی هەموو وڵاتانە مافی بڕیاری زۆر گەورەی نییە، یعنی بڕیاری شەڕ و ئاشتی و ئەوانە. بەڵام ئەوەی بینراوە هەتاوەکوی ئێستا هەوڵەدەن هاوسەنگی بپارێزن، نەبن بە بەشێک لەم شەڕەوە. پێم وایە
لە ئێستادا ینی کاربەدەستانی هەرێمی کوردستان لەوە زیاتر هیچیان پێ ناکرێ بەڵام ئێمە زۆر جار ڕخنە لە ئەمریکا دەگیرێ و ئەمریکا دەستبەرداری کوردە بێ شتیوا بەڵام لە هەمان کاتا دەبێ ئەو لایەنەی ترش ببینین کە ئەمریکا نەبووایە هەرێمی کوردستان ڕەنگێ دروست نەبووایە لەنەوە تویەکە ئەوە یەکێک لە کارە گەورەکانە کە ئەمریکا و هاوپەیمانانی تر فەرەنسا و ئەوانە کە بۆ کوردیان کردووە و ئەمریکا نەبووە لە ساڵی 70 هەرچەند هەندێک ڕێگە درا بەڵام لە کۆتاییدا ینی ئەوان لەگەڵ قارەمانەتی پێشمەرگە ئەوان وایان کرد کە لە نزیک پردێ و ئەوانە ئیدی ئەو پەلامارە ڕاوەستێ و ئێستەیش ئەگەر ترسی ئەمریکا نەبێ بەڕاستی ئەوان ینی هیچ هینیان نییە لە بچووکترین دەرفەتا هێڕشەکەنە سەر کوردستان لەبەرەوە ینی ئەو هاوپەیمانیە پێم وایە جۆرێک لە هاوپەیمانی لە نێوان دوولایەنی هەمان هێز و هەمان توانایە بێ بەڵام ینی کورد پێویستی بەو پشتگیری ئەمریکا هەیە دەبێ هەوڵ بدا بە هەموو شێوەیەک ینی وا بکە کە پێشم وایە ئەمریکا دەزانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ یەکێک لەو میلەتانەی تر بەقەدەر کورد ینی ناتوانێت ینی دڵسۆزی هەبێ بۆ ئەمریکا چونکە ینی کورد گەلێکە دەزانێت کەسێکە چاکەی بەرامبەر کردبێ ینی سفڵە نییە نەناس نییە و تەنانەت ئیسرائیلیەکانیش هەموو ئەو میلەتانەی تر کێشەی زۆر گەورەیان لەگەڵ ئیسرائیلیا هەیە بەڵام کورد یعنی کێشەیەکی لەگەڵ جوانیە و ئەگەر دەرفەت هەبێ دەتوانن پەیوەندیەکی زۆر ئاسایی و ئەوەشیان لەگەڵ یەکا هەبێ و پێم وایە ئێستا ئیسرائیلیەکان لەسەر ئەوە زۆر کارەکەن چونکە لەسەرەوەی تەهران بۆ چالاکی ئاسمانی ئیسرائیل تەرخان کراوە و ئەوانیش بە شێوەیەکی زۆر چڕ لە کوردستان لە ناوەندەکانی سەربازی و هەواڵگری و ئەوانەی ئێران دەدەن بە شێوەیەک لە شێوەکان زەمینە ساز دەکەن ئەگەر ڕژێمەکە زۆر لاواز بوو و من هیوادارم کە کوردەڵێ خۆی نەکا بە قۆچی قوربانی هەتا ڕژێمەکە لە پەلوپۆ نەکەوێت چکە هێشتا دەتوانن دەست بوەشێنن هێشتا دەتوانن زیانی زۆر بە خەڵک بگەێنن وەختی خۆی لە سووریا ڕۆژاوا وا کوردەکان وایان کرد لە سەرەتایی 2011ەوە نەبوون بە بەشێک لەو شەڕ و ئاڵۆزیەی کە لە سووریا هەتاوەکو دەرفەتێکی وا هاتە پێشەوە کە حکوومەتی سووریا ناچار بوو هێزەکانی لە کوردستان بکشێنێتەوە ئەوان یەکسەر جێگاکان پڕ کردەوە جا هیوادارم بە تایبەتی ئەوان هاوپەیمانیەکیان دروست کردووە و ئەو هاوپەیمانیە هەچەند جیاوازی لە بیر و بۆ چوون و ئایدۆلۆجیە و چی و ئەوانەیە هەیە بەڵام هیوادارم کە بەرژەوەندیە باڵاکان و پرسە سەرەکی هاوبەشەکان کۆیان بکاتەوە بۆ ئەوەی لەو ڕژێمە ڕزگاریان بێ کە هەموو ناوچەکەی تووشی ئەو هەموو ئاڵۆزیە کردو. بەڵێ دکتۆر جەبار قادر پسپۆڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس دەکەین.